بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتتان باش لە بەرنامێکی دیکەی وانەر لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست لەسەر خوانی گفتوگۆیەکی دیکە کۆبینەوە. گفتوگوێم جارەمان بە شێوەیەکی گشتی قسەکردنە لەسەر بابەتەکانی کتێبێکی گرنگ کە کتێبی مەلەی دژەڕەوتە. مەلەی دژەڕەوت پەروەردە لە ڕوانگەیەکی ڕەخنەگرانەوە کە ئوستاز عەبدوڕەحمان ئەحمەد وەهاب نووسیوێتی کاتی خۆی من خوێندنەوەیەکم بۆ کتێبە کرد، بەڵام لێرە بە ئامادەیی و بە ئامادەبوونی نووسەری کتێبەکە گفتوگۆی لەبارەوەکەین، هەروەها گفتوگۆ لەبارەی مانیفستۆیەکەکەین کە ناوی مانیفستۆی چاکسازی پەروەردەییە کە ئەویش عەبدوڕەحمان ئەحمەد وەهاب نووسیوێتی و کۆمەڵێ هێڵی گشتی و ورد و گرنگی داناوە بۆ چاکسازیکردن یاخود گۆڕینی ئەو سیستمە پەروەردەیی کە لە کوردستانە هەیە. بەرنامەکەمان تایتڵی کوردستان و سیستمە پەروەردەکەی هەڵگرتووە. ئایا کوردستان خاوەنی چ سیستمێکی پەروەردەیە؟ هەر لە بنەڕەتە سیستمێکی پەروەردەی هەیە، ئەو سیستمە پەروەردەیی کە بڕیار درراوە ئیشی لەسەر بکرێەوە مناڵەکان و نەوەکانی پێپەروەردە بکرێت، کاری پێ ئەکرێت یاخود شتێک لە ئارایانیە بەناوی سیستمێکی پەروەردەییەوە. گرنگە کە زوو لەسەر سیستمی پەروەردەیی قسە بکەین، لەبەرەوەی دوجار ئەو مرۆڤەی کە ئەکەوێتە سەرشانۆی ژیان لە کۆمەڵگەی ئێمەیە بە سیستمێکی پەروەردەیی ڕۆ. ئەو سیستمە پەروەردەییە بەشێکی لە خێزانە، بەشێکی لە قوتابخانە و لە دامزراوە پەروەردەییەکان پەروەردە و فێرکردنەکانە فێرکاریەکانە و بەشێکیشی لەناو ئەو دەستگانەی دیکە وەکو دەستگا ئاینەکان و دەستگا مێدیاییەکان. ئێمە لەم بەشەیە قسە لەسەر دەستگا پەروەردەییە فێرکاریەکانەکەی چه سیستمێکیان تایە و چۆن مرۆڤ پەروەردەکەن و ئایا هەر لە بنەڕەتە وەزیفەی پەروەردە و فێرکردن کە دوو وەزیفەی گرنگی ئەو دەستگایان پێی هەڵەسن یا پێی هەڵاسن. بۆ قسەکردن لەسەر ئەمە، بۆ قسەکردن هەروەها لەسەر کتێبی مەلەی دژەڕەوت و قسەکردن لەسەر مانیفستۆی چاکسازی پەروەردەیی کاک عەبدوڕەحمان ئەحمەد وەهاب لەگەڵمانایە. بەخێراتن تەکەم ئوستاز، بەخێراتن شتەکەم بۆ کوردستان. زۆر سپاس دەکەم. خەریکی دکتۆراکەتی پێم وابێ لە کەنەدا. پێم خۆشە ئینشەڵا بە سەرکەوتووی کۆتایی پێنی و اختصاسەکەشت هەر پەروەردەیەوانە. حەز دەکەم لەسەر دکتۆراکە دەگەرین بێر پێشۆی دەهێنکەین باسکەی زام خەریکی چیت لێ. پێشەکی بەناوی خۆی بەخشندەی میهرەبان زۆر سپاس بۆ ئەم داوەتنامەیە و ئەو دەرفەتەش کە دراوەتە من چاوم بە جەنابەت بکەوێ و پێکەوە گفتوگۆی بکەین لەبارەی ئەو بابەتانەوە. دەرفەتێکی گرنگە لەبەرەوەی هەم کتێبەکەت پێشەوە یەکتر بناسین. پێم وابێ من ڕانانێکی کورتی 5 دقەی 6 دقەی بۆ کتێبەکە کردبوو، هیچ لە بەرنامەکەشان من گرنگ نییە بەلامەوەی کە ئیشی قسەی لەگەڵاکەم یا داوەتی بەرنامەکەکەم ئەی ناسم یا لەگەڵ ئەو ڕۆتەیە کە من باوەڕم پێێتی هەیە، یانە گرنگەوەی کە ئێمە دیبی تێبێنینە ناوە بە تایبەتی تۆش لە کتێبەکە ئاماژت بۆیەوە کە باوی ئەوە نەماوەکە لە یەک گۆشەنیگا و سێری شتێ بکەین. ئێمە بە فرێ بابەت و فرە گۆشەنیگا بین. بەڵێ ببوورە ئەگەر بەڵێ جا من لە خەریکی خوێندنی دکتۆراکەمم ئێستا ساڵی کۆتاییمە، بەو پلانێکی خۆم دامناوە ساڵی چوارەمم لەسەر بنەمای فکری و بنەمای سیاسی پەروەردەی ڕەسمی لە کوردستان ئەنووسم و ئەو بنەمایە لە ڕوانگەی ناسیۆنالیزم و دروستکردنی دەوڵەت و دروستکردنی کیانی سیاسیەوە لەو ڕوانگەیەوە سەیری ئەەکەم و لە ڕوانگەی دیموکراسیشەوە هەڵسەنگاندن بۆ ئەو ڕوانگەیە ئەەکەم و دکتۆراکەم لەو تێزەکەم لەو تێزەکەت لەسەر پەروەردەی پەروەردەی لە هەرێمی کوردستان لە ڕوانگەی ناسیۆنالیزم لە ڕوانگەی دیموکراسیەوە. بەڵێ بەشەکەشی کە ئەو بەشێکی تیا ئەخوێنم بەشی پێوترێ بەشی عەدالەتی پەروەردەی عەدالەتی کۆمەڵایەتی کە لە ڕوویەکی سۆسیۆلۆجیەوە مامەڵە لەگەڵ پەروەردە ئەکا. سۆسیۆلۆجی بەمانە سیاسیە کۆمەڵایەتیە فەلسەفیەکەی. بەڵێ لەن تایتڵی بەشەکەتەوە دەرەکەوە یاخود هین ناوی بەشەکەتەوە دەرەکەوە کە پەروەردە لەوێکێک لە ئامانجەکانی بریتیە لە چەسپاندنی دادپەروەریەوە یاخود توێژینەوە بۆی کە چ پەروەردەیەک دەتوانێت جۆرێک لە دادپەروەری کۆمەلگا. کۆی ئەو بەشە زانستی کە من لێ ئەخوێنم لە ژێر چەتری عەدالەتی کۆمەڵایەتیە کۆبێتەوە. عەدالەت بەڵێ کەنەداش خۆیەکێکە لە وڵاتە باشەکان سیستمێکی باشی پەروەردەی سیستمێکی باشی سیاسی وەکو هینەکرێ وڵاتێکی بەهێزیشەیەکێکە لە وڵاتە بێزەکان لە دنیا. هیوای سەرکەوتنە بۆ خوازم کاک عەبدوڕەحمان ئەگەر لەسەر کتێبی مەلەی دژەڕەوت قسە بکەین. لە کتێبی مەلەی دژەڕەوتە کە بە ئومێدم کامێرامانە ئەزیزەکەم ئەو بۆیە بە گرافیک ناتانەمێ بۆی کتێبەکە بە بەرجەستەیی لە بەردەستانە بێ. مەلەی دژەڕەوت پەروەردە لە ڕوانگەیەکی ڕەخنەگرانەوە، یەکێکە لە کتێبە زۆر باشەکان
کە من بە دڵنیاییەوە بەبێ ئامادەی کاک عەبدوڕەحمان شەمان قسەم کردووە یەکێکە لە کتێبە زۆر باشەکان کە دیدێکی ڕخنەی سەبارەت بە پەروەردە لە هەرێمی کوردستان و ئەوەی کە گرنگە لەم کتێبە ئەوەی بە دیدێکی زۆر مۆدێرنانەژ نووسراوە ینی تازەترین تێزەکان لەبارەی پەروەردەوە و تازەترین ئەو توێژەر و فەیلسوفانەی کە لە بواری فەلسەفەی پەروەردەوە ئەوانە نووسیویانە لەم کتێبەیە ئامادەییان هەیە کە بۆ لە ڕووی زانیاریشەوە لە ڕووی معریفیشەوە بێگومان ئەتوانێت توێشوێکی زۆر باشمان بداتێ لە پێشەکی کتێبە بازەوەکەی کە 10 ساڵ ڕەنگە بەرهەمی 10 ساڵ بێ ئەو کتێبە بەرهەمی 10 ساڵ بیرکردنەوە خوێندنەوە ئەوە چۆنە حەزەکەم ڕاستی یەکەم ئەزمموی موانەوتنەوە و مامۆستایەتیم لە کاتێک بوو کە پۆلی دووی خوێندنی زانکۆ بوو کە ئەکاتە دەوروبەری 2001 لەو کاتەوە وەکو بڵێ ئەم مەسەلەی پەروەردە و مەسەلەی خوێندن و فێرکردن پێوەی پەیوەست بووم و پاشانیش لە پاش خوێندنی ماستەر لە ساڵی 2007 کە گەڕامەوە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و کە لێوێ ماستەرەکەم خوێند و گەڕامەوە بە شێوەیەکی قوڵتر و بە شێوەیەکی تونتر دەستمدایە مەسەلەی قسە و نووسین و باسکردن لە پەروەردە هەرچەندە من بواری خوێندن و بواری مامۆستایەتیەکەم لە بەشی ئینگلیزی بوو لە ئەدەبیاتی ئینگلیزی بەڵام هەمیشە بەشێکی وانەکان و بەشێکی ئەو گفتوگۆ و ئەو نووسینانەی ئەم کرد لە بواری پەروەردە بوو بۆیە لەو کاتە لە ڕۆژنامەی هاوڵاتی بوو یەکەم جار کە وردە بابەتم بڵاو کردەوە و ئەوانە بوونە بناغە ئەو نووسینانە لەگەڵ خوێندنی ئێستام ئەو خوێندنی ماستەرم بە شێوەیەکی دیاری کراو دوایی ئەزمموی مامۆستایەتی و ئەزمموی هاوڕێیەتی و پەروەردە لەگەڵ خوێندکارەکانمە لەگەڵ مامۆسا و هاوڕێکان و پاشانیش خوێندنی دکتۆرا کە ئێستا خەریکم هەمووی وەکو بڵێ بەیەکەوە کۆبووەوە و ئەم کتێبەی لێ بەرهەم هات بەشێکی زۆری ئەو سەرچاوانەی لە کتێبەکە هاتوون خۆی لەوێ ئەم بەشێکی زۆر خۆم وەکو تەلەبە خوێندوو من ینی بابەتن و ئەخوێندن دەستخۆشی دیەکەم کتێبەکە بۆ من لە ڕووی هەم لە ڕووی ناوەڕۆکەوە هەم لە ڕووی فۆرمیشەوە بەکارهێنانی زمان و نووسین ئەوە جوان بوو بەڕاستی ینی کتێبێ بوو بە کوردێکی زۆر جوان ڕفرێنسەکانی زۆر باش تەوزیف کرابوو کە بێگومان خۆت ئەکادیمیت ینی ئەوانە بۆ کوردستان گرنگن حتا بەکارهێنانی ڕفرێنسەکانیش سەرچاوەکان بەو شێوە تەقلیدی کە هەیە تۆ کۆتێک لە کەسێک گۆرەگریت و بە تەقلیدی دایانێت تۆڵی ئاماژی پێ لەوشا من شتێک لەوە فێر بووم کە ئەکرێت هەمیشە کۆتەکان بە ئۆنزەڕی کۆدڕێک وەکو خۆی نەیهێنی کۆپیکەیتەوە ئەکرێت ناوڕۆکی تێگەیشتنێتەوە بنەوە لە جۆن دیوێ تێناوە پاڵۆ فرێری تێناوەێکی گەلوانی ترکێناوتە ئەکرێت تێگەیشتنی دروست بەبێ ئەوەی کە لە خەتە گشتەکەین بین ئەو دەرسانن کە من لەو کتێبەوە فێر بووم بەڵام باگەربێنە سەر کتێبەکە لە هەشت بەش پێکاتوە بەش یەکەم و دووەمی بەلای منەوە ئەجگار گرنگە بێگومان بەشەکانی تریش خۆت ئاماژت پیاوە کە بەش یەکەم و دووەم بە ئەندازێکی زۆر لە جەوهەری پەروەردە لە هەرێمی کوردستان قساکەوە باس لە ڕۆحی پەروەردەکە